نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان، خۆشەویستان، ئامادەبووان میوانەکانی ماڵی خوا، داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحممان پێ بکا و وڵاتمان نیشتمانمان پارێزراو بکە، و لە هەموو شتێک کە ئەبێتە مایە ئەوەی کە ئەمن و ئاسایشی وڵاتەکەمان تێک بچێ بمان پارێزێ و خوای تەعالا ڕزق و ڕۆزی و نیعمەتی فراوانی خۆی بڕژێنە بەسەرمانە کە احتیاجی ئەوەمان نەکا دەست لە خەڵکمان کەینەوە، زەلیلی دەستی خەڵک بین. برا خۆشەویستەکانم، برا مسلمانەکان، لە هەفتەی پێشووە هەندێک ئاماژەمان بە نیعمەتی ئەمن و ئاسایش لە ناو وڵات و کۆمەلگایە کرد. ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تەئکیدی لەسەر ئەو نیعمەتە کردوتەوە و بە گەورەترین نیعمەتەکان ئەژماری کردووە. هە لەبەر ئەوەیە تەماشا ئەکەی پەیامبەرانی خوا، گەورە پەیامبەرانی خوا، کاتێ داوایان لە خوای پەروەردگار کردووە، تەئکیدیان لەسەر ئەو دوو نیعمەتە گەورە کردووەتەوە. تەماشای دوعاکەی پەیامبەر ئیبراهیم بکەن عەلەیهی السەلام، چی ئەفەرمێ؟ وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا وارزق أهله من الثمرات من آمن منهم بالله واليوم الآخر قال ومن كفر فأمتعه قليلا ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير. إبراهيم عليه السلام ئەپاڕێتۆ لە پەروەردگاری و دوعا بۆ ئومەتەکەی ئەکا و داوا لە پەروەردگار ئەکا خەڵکی ئەو مەککەیە خوای تەعالا نیعمەتی ئەمن و ئاسایشی خۆی بڕژێنێ بەسەریا، ولهمو أملا أولاوا لدور بلو خواي تعالى
ڕزق و ڕۆزی بۆ بنێرێ بۆ ئەوانەیان کە ئیمان و باوەڕیان هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی. بەڵام خوای پەروەردگار لە وەڵامی دوعاکەیە پاش ئەوەی دوعاکەی قبول ئەکا ئەفەرمێت تەنانەت ئەوانەشی کە کافرن، تەنانەت ئەوانەشی کە کافرن ومن کەفەڕە فأمتعه قليلا. تەنانەت ئەوانەشی کە کافرن خوای تەعالە ئەفەرمێن نەک من نعمەتی ئەمن و ئاسایش و ڕۆزی خۆم ئەڕژێنم بەسەر ئیماندارانەوە بەس. تەنانەت ئەوانەشی کە کافرن خوای تەعالە ئەفەرمێ لە دنیاە هەر نیعمەتی خۆم ئەڕژێنم بەسەریانە. یعنی ئەهلی مەکە. بەڵام پاش مردنیان ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير. پاش مردنیان ئەمجا من محاسبەیان لەگەڵا ئەکەم ئەیان گێڕمەوە بۆ سزای ئاگری جەهەنم کە خراپترین شوێنە. دیارە نیعمەتی ئەمن و ئاسایش لە کۆمەڵگایە یەکێکە لە گەورەترین نیعمەتەکان. بۆیە پێغەمبەران ئاوا داوا لە خوای پەروەردگار ئەکەن. هەر لەبەر ئەوەشە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کاتێ بینی یەکێک لە ئەصحابەکان هاتە ناو مزگەوتەوە و تیرەکەی ڕمەکەی ها بە دەستێەوە، احتمال هەیە بچێتە چاو ئەمە، احتمال هەیە بچێتە گیانی ئەوە. بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فەرمووی لا يحل لمسلم أن يروع مسلما، وقال لا يأخذن أحدكم متاع أخيه لاعبا ولا جادا. هەندێک لە ئەصحابەکان جاری وابوو شتی یەکتریان ئەشاردەوە بەگەمە و گاڵتە. جا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم حەڵاڵ نییە بۆ هیچ مسلمانێ کەوا برایەکی مسلمانی بتۆقێنێ، بیترسێنێ، تفەنگی ڕوو لێ بکە، چەقۆی ڕوو لێ بکە، مەقەسێکی ڕوو لێ بکە، پارچەیە ئاسنی بۆ بوەشێنێ، بەردێکی لێ بوەشێنێ. بۆ هیچ مسلمانی حەڵاڵ نییە برایەکی مسلمانی بتۆقێنێ، چجا تەق و پۆق، چجا تەقە لێکردن، چجا هەڕەشە لێکردن، چجا بڵێ واوات پێ ئەەکەم واوات پێ ئەەکەم، ئەوە هەر نابێت بە هیچ شێوەیەک. ئەمجا فەرمووی بۆ هیچ مسلمانێک نییە شتی برایەکی مسلمانی بشارێتەوە نە بە ڕاستی نە بە گاڵتە. سبحان الله. لەبەرەوەی ئەو برا مسلمانە ئەترسێ. جاری وا هەیە ئێمە لە ناو خۆمانە بۆ گەمە و گاڵتە شتی ئەو جۆرانە ئەکەین، یەکتری پێ ئەتۆقێنین، مناڵی یەک ئەشارین و جاروا هەیە، جاروا هەیە سیارە یەکتری ئەفڕێنین، جاریان هەر بۆ گاڵتە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نە بە گاڵتە و نە بە ڕاست حەڵاڵ نییە بۆ هیچ مسلمانی ئەوە بکە. چونکە ئەمن و ئاسایشی مسلمان ئەگەر تاکەیەکی نەفەرێ بێ یان کۆمەڵێک بێت تۆ بۆت نییە ئەمن و ئاسایشی تێک دەی، تۆ بۆت نییە ترس بخەیتە دڵێەوە، چونکە ترس ئینسان ئەڕۆخێنێ، ترس و برسە کە ئینسان ئەڕۆخێنێ، نەفسیەت و بەدەن و شەخصیەتی ئینسان ئەڕۆخێنێ. سبحان الله. بۆیە لە ئیسلامە حەڵاڵ نییە بە هیچ شێوەیە. دیارە نیعمەتی ئەمن لە ئیمان و ئەمانەتەوە هاتووە، لە ئیمان و ئەمانەتەوە هاتووە. ئەمن یعنی ئاسایش لە زمانی عەرەبا لە ئیمان و لە ئەمانەتەوە هاتووە، لە باوەڕ و لە دەستپاکیەوە هاتووە، ناوەکەی لەوەوە هاتووە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وأولئك هم المهتدون. أو كسانيك إيمان أهينا وهاو بشو شريك استم ناكن هاو بش بخوا قرار نادن واستم ناكن كجورترين ستم هاو بش بريادان بخواي پروردگار أولئك لهم الأمن
خوای تعالی فرمي أوانا أمن آسايشان بو هي وأوانا ريبشان دراون كوابو أمن أمانة إيمان أمن آسايش إيمان بيك وبسرا وبرابر رزقان لبرو إسلام زور قرنجي دعوة أو خالة أبي إيه مش قرنجي بي بدين وبكمي نزانين تنانت حتى بو كافريش تنانت حتى بو كافريش كافرية كلولاتي إسلام جيا توبوتني بتوقيني كافرية كلولاتي إسلام جيا لجير زمو لجير عهد بيماني مسلمانان آية نك أمرو تنانت لسردم بيغمر وتا أمرو كافرية كلولاتي إسلام ما بي شر لقل مسلمانان ناكا آجاوي نية كيشي نية خيانة لو النشتمانكت ناكا أو كسبوي بوت نية بيتوقيني بوت نية بيترسيني لروجي لكاتك كان لسردمي بيغمر صلى الله عليه وسلم كابرايكي جولك دي بولاي بيغمر أصحاب كانشي لدوري دانشتون لو كاتب بيغمر بباوية كابرا أكا بتشمكي عباكي بيغمرو رايك يشيو علي أي محمد توبو أو نقرس كويري شرمناكي قرزكم ناديتوا موقفك الزور ناخوش برامبر ببيغمر صلى الله عليه وسلم بيغمر قرس كوير بي أصحاب كان زور بيتاقت أبن كابرايك يهودي أو اندبي أدبي برامبر بيغمر بك آبو لفظة لقل بيغمر أقصبك بويا إمام عمر تورأ بيتجاني كوري الله هاي بأدب هاي واوا أي تو شرم ناكي برامبر بيغمر أواقصاكي بيغمر قرس كوير بي يكسر بيغمر صلى الله عليه وسلم أفرمي عمر بيدن به عمر لسر خود نابي بچي بقجيا أبي داوا من بكي كقرزكي بموو أويش فيركي كبجواني داواي قرزكي بكا أبي داوا من بكي كقرزكي بموو داواش لأو بكي كفير بي بجواني داواي قرزكي بكا پاشان فرموي كاكا جيان تو هيشتا او انا روجت ماوا للرواياتك على سي للرواياتك على بانزر روجت ماوا هيشتا موعدي قرزكت من لبير مو ام يويس لكاتي خوتاب ولا كاتي خويا بوتي بين موا جاء يكسر بيغمر صلى الله عليه وسلم افرمي ديارة ام كابرايا احتياجي او باري بويا اوا بملفظة بم بشيوازة معاملة كرد يكسر الله عمر برو قرزكي بو بينو زياريشي بو بخرسر زياريشي بو بخرسر ديارة محتاجة ديارة بيويستي بيتي الله كابراي جولك الزور عجائبي دي او تصرفي بيغمر صلى الله عليه وسلم او معاملة وهالسو كوت جواني بيغمر صلى الله عليه وسلم ابيت معي اوي والله زاني من قرزكم كاتي ماوا بلام اعمل كتابة كما نهاتوا كصفتي او بيغمرا كديل اخر زمانا زور نرمونيان وحليمو بأدبي جاهل كانوا نفام كان نابت ماي اوي تريكا من اشتاقيتم كردوا لكاتي خوشا كقرزكم دابيت هرقا تاقيت يسم اوا تاقيت كموا بزانم راسة او بيغمري أشهد أن لا إله إلا الله وأشهد أنك رسول الله بويا بر زانم خواي تعالى لقرآني بيروزة أفرمي ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم قد شاك وخرابا هي قد يكسان نابي شاك كردن لقل خرابا كردنا تو دائما برامبر بمقابلك شاك بك حتى تنانت اگر او چن خرابو تو شاك بك والله او كساني كشاكيان برامبر اكي ابن بنزيكترين دوستد اگر دجمنتي شد ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي احسن اما كلامي خواهي قوري لقرآني بيروزاي فرمي تو شاك بك تو هر شاك بك فإذا الذي بينك وبينه عداوة
أو كسيك لبين تو أو دجمناتيش هي كأنه ولي حميم. أبيت نزيكترين دوست، أبيت نزيكترين كست دۆستایەتی و خۆشەویستیت بۆ دەرەبڕێ. بەڵام ئێمە تەبیعەتمان وایە مسلمانانە معاملە لەگەڵ بەرامبەرەکانمانە ناکەین، لەگەڵ دوژمنەکانمانە حتا دوژمنتیش بێ دوژمنێکی سەرسەختی یەهودیش بێ تۆ چاکەی بەرامبەر بکە وەڵڵا ناتوانێ ئەو خراپە بکە. جارێ خراپەی کرد دوی کردی سێ کردی خۆی شەرمەزار ئەبێ خۆی دێتە خۆیە. ئایا ئەم تەبیعەتە ئەم سیفەتە قورئانیە ئەم تەبیعەتەی پێغەمبەرە ئەم سیفەتە جوانەی پێغەمبەرە لە ئێمەیە هەیە؟ لە ئێمەیە کە ئیدعای کتاب و سنە ئەکەین، ئیدعای ئەوەکەین ئەڵێن ئێمە ئەهلی سنەت و جەماعەتین، ئیدعای ئەوە ئەکەین زوانمان ئەوەنە درێژە کاتێ باسی قورئان و سنەت ئەکەین. بەڵام قورئان و سنەت بەس تەنیا ئەوە نییە تۆ هەندێ شتی ڕووکەشی کە لەوانەیە ببێتە مای ڕیا لە ناو خەڵکا خۆت دەرەخەی کە ئەنەه تۆ شوێنی سنەتی پێغەمبەر کەوتی، شوێنی قورئان و سنەت کەوتی. قورئان و سنەت ئەوەیە کە ئەیبینیت. بۆیە ئەو کەسانەی کە بەس بە ئیدعا وا دەرەخەن کە شوێنی قورئان و سنەت کەوتون دوورترین کەسن لەم سیفاتانەوە. سەیرەکەی لە فەیسبووکە لە مەجلیسەکانیانە ئیش و کاریان ئەوەیە بەس قسە بە مسلمانان ئەکەن، بەس مسلمانان ناشرین ئەکەن، بەس ئەمن و ئاسایشی مسلمانان تێک ئەدەن، بەس هەوڵ ئەدەن کەوا بە مسلمانان بکەن کە تاقەتی دیندارێتیان نەمێنێ، بە غەیبەتکردنیان بە بوختان بۆکردنیان. بڕۆن بە تایبەتی لە فەیسبووک و لەو شوێنانەی کە ئەوان ئەتوانن دەمچاوی خۆیان بشارنەوە، ناوێکی خوازراو لە خۆیان ئەنەن، ئەلەو شوێنانە ڕاستێتی ئەوان دەرەکەفێ. لەبەر ئەوە براکانم ئەگەر ئێمە ڕاستەکەین شوێن کەوتوی قورئان و سنەتین ئەبێ بە عەمەلی سیرکە ئەوە سیفەتی ئەوەیە کە خوای گەورە داوایەکە سیفەتی مسلمانە، ئەوەیش تەبیعەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. چۆن ئێمە بتوانین هەندێک خاڵ هەندێک نقطە هەیە چۆن بتوانین جێبەجێی بکەین تاوەکو نیعمەتی ئەمن و ئاسایش لە ناومانە بمێنێ، تاوەکو ئەمن و ئاسایش و خۆشی بەردەوام بێ، تاوەکو خوای تەعالا ڕزق و ڕۆزی خۆیمان لێ نەگرێتەوە، تووشی برسێتی و تووشی برس و ترسمان نەکا. یەکەمیان برا بە ڕێزەکانم، مسلمان وەکو تاک، مسلمان وەکو خێزان، مسلمان وەکو کۆمەلگا. آخر خێزان لە تاک پێکتێ، لە ژنێک و پیاوێک و کۆمەڵە مناڵ خێزانێ پێک دێ، پاشان لە چەند خێزانێک کۆمەلگایەک پێکتێ، لە کۆمەلگا و ئەم کۆمەلگا ئەو کۆمەلگاکان دەوڵەتێک پێک دێ. خوای تەعالا لە قورئانە داوامان لێ ئەکات کە ئێمە شەریعەتەکەی خوا جێبەجێ بکەین لە تاکی خۆمانە، پاشان لە خێزانەکانمانە، پاشان لە کۆمەلگاکەمانە. هەر کاتێ شەریعەتی خوامان جێبەجێ نەکرد، هەر کاتێ پشتمان لە شەریعەتەکەی خوا کرد، دڵنیاتان ئەکەم ئەو کاتانە خوای تەعالا نیعمەتەکانی خۆیمان لێ ئەسێنێتەوە، نیعمەتی ئەمن و ئاسایشمان لێ ئەسێنێتەوە. لە خوتبەی پێشووە باسی ئەومان کرد کە خوای تەعالا نمونەی خوای تەعالا نمونەی چی بۆ هێناینەوە؟ نمونەی ئەوەی بۆمان هێناوە فەرمووی وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها من كل مكان. خوای تەعالا باسی شوێنێکمان بۆکە، باسی شارێکمان بۆکە، باسی وڵاتێکمان بۆکە کە ناوی کوردستان بێ، کە ناوی مەککە بێ. مهم ئەوەیە خوای تەعالا بۆیە ناوەکەی نەبردووە هەموو شوێنێک کەوا بێ ئەوە بەری ئەو ئاەتە ئەکەوێ. كانت آمنة مطمئنة يأتيها رزقها من كل مكان. رزق الرۆزەکەی لە هەموو شوێنێک، لە سینۆ لە ئەمریکاوە لەم پەڕ و لەو پەڕی دنیاوە ڕزق الرۆزەکەی بۆ تێتە وڵاتەکەوە. فكفرت بأنعم الله فأذاقها الله لباس الجوع والخوف. سبحان الله.
بەڵام خوا پەنامان بدە ئێمە ئینشاء الله لەوانە نابین. ئەو شوێنە کوفری بە نیعمەتەکانی خوا کرد، پشتی لە شریعەتەکەی خوا کرد، خوای تەعالا پۆشاکی ترس و برسی کردە بەریان، پۆشاکی ترس و برسی کردە بەریان. جابراکانم ئێمە با پشت لە شریعەتەکەی خوا نەکەین، وەکو تاک شریعەتی خوا تەنها ئەوە نییە تۆ بڵێ ئەی بۆ حکومەت واناکە، ئەی بۆ حکومەت واناکە. حکومەتێک لە چەند کۆمەلگایەک پێکتێ، کۆمەلگاکان لە چەند خێزانێک پێکتێ، خێزان لە چەند ئەندامێک، چەند فەردێک، چەند تاکێک پێک دێ. ئێمە ئەگەر بمانەوێ خوای تەعالا ڕەحممان پێ بکە ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین. هەر یەکێک هەوڵدا شریعەتەکەی خوا لە خۆیان جێبەجێ بکە، پاشان لە خێزانەکەیە، پاشان لە ناو کۆمەلگاکەیە، پاشان وڵات هەموو ڕوو لە خوا و ڕوو لە شریعەتەکەی خواکەن. و شریعەتی خوا باشترین قەڵغانە بۆ ئەوەی ئینسانی مسلمان لە ناویا لە ژێریا بەحەسێتەوە. خۆشەویستەکانم لە ژێر شریعەتی خوایە دادگەری جێبەجێ ئەبێ، لە ژێر شریعەتی خوایە براکانم یەکسانی جێبەجێ ئەبێ، لە ژێر شریعەتی خوایە براکانم حریەت و ئازادی جێبەجێ ئەبێ. لە غەیری شریعەتەکەی خوا والله هەر حریەتێک باز بکرێ، هەر ئازادیەک باز بکرێ، ئازادیەکە بۆ تاکێکە و کۆمەڵی خەڵکی پێ ئەچەوسێنێتەوە، پێ ئەکا بە کۆیلە. دادگەری لە غەیری شریعەتی خوایە نییە، یەکسانی لە غەیری شریعەتی خوایە نییە. خەیاڵە ئەگەر وابزانی لەوێ هەیە. لە سەردەمی ئیمامی عەلیە کاتێک کە ئیمامی عەلی بوو بە خەلیفەی مسلمانان، کابرایەکی جوولەکە ئیدعای ئەوەی کرد لە لای حاکم، لە لای قازی شوڕەیح، ئیدعای ئەوەی کرد کەوا قەڵغانێکی عومەر، کە قەڵغانی عومەر بوو، ئیمامی عومەر لە بەردەمی لە شوێنەکە دای نابوو، کابرای جوولەکە بردی. کاتێ عومەر ئیدعای کرد وتی ئەو قەڵغانە هی منە، کابرای جوولەکە ڕۆی شکاتی کرد لە لای قازی شوڕەیح کە یەکێک بووە لە قازیە دادگەریەکانی سەردەمی ئیمامی عەلی کە ئەو پەڕی عەدالەت و دادگەری جێبەجێ کردووە. شکاتی کرد وتی عەلی ئیدعای ئەم قەڵغانە کە ئەم قەڵغانەشی منە. قازی شوڕەیح ناردی بە شوێن عەلیە، عەلی هات، کابراش هات، هەردیانی خستە بەرامبەر یەک. بە عەلی وتی دانشە، عەلی وتی نابێ قازی ئەبێت بە هەردووکمان بڵێ دانشن، چونکە ئەمە عەدالەتە و من و ئەو یەکسانین، ئەبێ لە بەرامبەر یەک بین، نابێ هیچ کەمێک هیچ کامێکیشمان لە تۆ نزیکتر بین، ئەبێ هەردووکمان لەبان کورسیەک دانشین، ئەوەنە یەک بەرز بێ و دووریەکەیشی لە تۆوە ئەوەنە یەک بێ. پاشان فەرمووی عەلی تو ئیدعای ئەوە ئەکەی کە ئەو قەڵغانە هی تۆیە؟ حتى نەیوت ئەمیر المؤمنین، نەیوت ئەی گەورەی مسلمانان، نەیوت ئەی ڕئیس جمهوریە، نەیوت ئەی ڕئیس وزەرا، نەیوت ئەی وەزیر، نەیوت ئەی گەورەم، ئەمانەی نەوت، چونکە ئەمە قازیە و لەوێ عەلی و کابرای جوولەکە ئەبێ بە ناوی خۆیانەوە بانگ بکرێن. وتی عەلی تۆ ئیدعای ئەوەکەی ئەم خەڵغانە هی تۆیە؟ وتی بەڵێ. وتی شایەتت؟ وتی وەڵات شایەت تەنها حەسەنی کوڕم و قەمبەری خزمەتکارمە، تر لەوە زیاتر نییە. وتی کوڕ و خزمەتکار نابن بە شایەت. ئەیوتی وەڵا شایەتی ترم نییە. وتی دەی قەڵغانەکە بۆ کابرای جوولەکەیە، سوێن بخۆ کە هی تۆیە؟ وتی سوێن بێ هی منە. وتی تەواو قەڵغانەکە هی تۆیە بڕۆ. کابرای جوولەکە زۆر عەجایبی هات، زۆر سەری سوڕما. وتی چۆن تۆ ئەیدەیتە من کە تۆ خۆتیش ئەزانی ئەم قەڵغانە هی عەلیە، خۆتیش پێت بینیە، چۆن ئەیدەی بە من؟ وتی ئەی لەبەر ئەوەی لە مەحکەمەیە و لە دادگایە شایەتە و بەینێ، ئەو شایەتی پێ نییە تۆ سوێنت پێ، کە ئەو شایەتی نەبوو تۆ سوێنت خوارد هی تۆیە تەواو. یەکسەر کابرا لەوێ پەشیمان ئەبێتەوە، ئەڵێ وەڵڵا ئەم قەڵغانە هی عەلیە، بەڵام من ویستم تاقیتان کەمەوە، ویستم ئێوە ئومەتێکن ئیدعاکەن، ئایا بزانم ئیدعاکانتان ڕاستە. جا خۆشەویستەکانم لەژێر سایەی ئیسلامە و لەژێر سایەی حکمی ئیسلامە مرۆڤەکان ئیسراحەتەکەن، مرۆڤەکان یەکسانن،
خەڵکەکە دادگەری لەناو مجتەمع و کۆمەلگایە بەرقەرار ئەبێ و خوای تەعالایش ئەمن و ئاسایشی خۆی و ڕزق و ڕۆزی خۆی بەسەریانە ئەڕێژێ. یەکێکی تر لەو ئەوکارانە لەو خاڵانە چاکردنی عەقیدە و بیر و باوەڕەکەمانە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نورە ئەفەرمێ وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا. خوای تعالى وعدي داوة بوانتان كإيمانتان هناوة وعملي صالحة كوا لسر زوية سر برزو جيگيرتان بكا بتان كا بخليفة وبقوري سر زوي وكو چون اواني تري بيشي ايوي قورة كرد ودينكتان برز اكاتوا او ديني كخوا بي رازي بو كديني اسلاما ولدواي ترسو برز خواي تعالى جوتان بو اقوري بوي امنو آسايش الروزي خوي بسرتانا الرجي بلام مرجكي داناوا يعبدونني لا يشركون بي شيئا. ايما خواي تعالى برسو ترسي بو قورين خواي تعالى دصلاتي بيداين وكو چون بقو مكاني ايما بيماني داوا ولو دصلاتا كمان نيمشا دصلاتا ولو هيشتا بكامليك لا نبوتوا بلام خواي تعالى تاقيما نكاتوا بزانم چنيك راسكين لقليا چنيك شايستي او دصلاتين چنيك شايستي او نعمتي خواي پروردگارين بلام مرجك اويا يعبدونني لا يشركون بي شيئا. من ابرسن خواي تعالى افرميو هيج هاو باش يكن بو قرار نادن هيج كسي ناكن هاو باش نالين اما هي فلان وفلانه نالين ام خوشي ونعمته هي فلان ولاته وفلان ولاته برواتان هبه امن آسايشو رحمته بركة تنهاهي خواي پروردگاره عينا شد اساي بينن لسوريا عينا ظلم استمع بينن لو ملتا ضليان بأمريكا خوش بو كأمريكا دفاعا ليكا بلان بينيتان بچاوي خوتان أمريكا چي کرد او أمريكاي كا قرزيال قردبو ايوت اگر سوريا اسلحي نووي يعني كيميائي بكار بيا واواكم قشتان بينيتان چون اسلحي كيميائيشي بكار هنا دروكيشان دركو هيچي نكرد استا بس قراري داوا اسلحه كيميائيه الله بق اسلحه كيميائيه كشفكاو بكاري نهيني ونازانم چي اوي كخوتان اي بيسن من الاخبار وكي وتيناقم ايو باشتر لمن تيغن دركوت كدرويه تنها باراستني اسرائيل باراستني مسلمانان نيه برواتن هبي مشهروا بلام اي مخواي پروردگار رحمي بكردين ملت كمان قرايه وبلاي خواي پروردگار خواي تعالى خوي بالرحمتي خوي نابي شريك بو خوا قرار بدي پشت بخواي گوره بوسين هاو باش بو خواي گوره قرار ندين تاكو تنيا خوا بپرستين هيچ كسيك نكينا هاو باشي خواي تعالى ونيواني خوش من چاكين هيچ شتيك نبيته هو اوي نيوان من تيك بچه نحزبايتي نعشرتايتي نقومايتي اما حموي برا كانم حموي ابي لخزمتي دينو نشتمانا ابي اگر حزب لخزمتي دينو نشتمانا نبو فريد وازي لي بينا اگر عشرت لخزمتي دينو نشتمانا نبو وازي لي بينا او معناه وايا زرر من ليدا حمو اما ابي وسيله به بو خزمت كردني دينو نشتمانا كمان اي مي مسلماني كرد اي مي مسلماني خلقي كردستان اگر كرديش نبين تركمان بني عرب بين اولا لا من لقشتي مهم ترى باقيش تكاني تر نابي لسري شرطين نابي لسري اجا بنينوا رجاو تكام وايا رجاو تكام وايا لحر يكيك للاني ايمو هول بدين او بباريزين ان شاء الله تعالى خالي تريش هي بلام كاتك كمو داوا كارم خواي پروردگار بو خاتنا وجوانا كاني خوي رحمن بيبكا هدايت من دا نوري ايمان خاتد لكان مانوا خواي تعالى بو خاتنا وجوانا كاني خوت يا رب العالمين ليت ابارينوا امنو اسايشي ولات من برقرار به يا ربي خواي بو خاتنا وجوانا كاني خوت اوت بيبخشين لحكومته لامنو اسايش يا ربي بوماني باشتركو بوماني چاكتركو يا ربي خوايا لماني نسيني توا يا ربي اميك همانا لماني نسيني توا
یا ربی ئێمە ڕازین بەوەنەی کە پێمانت بەخشیوە بەڵام حەزەکەین گشتمان باشتر بێ یا ربی خوایە باشتری کەی یا ربی ئەمەی هەمانە لێمانی نەسێنیتەوە یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت خۆشی و تەبایی بخەیتە نێوانی هەموو چین و تایفەکانی ئەم وڵاتەوە یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت هیچ شتێک نەبێتە مای تەفریقەی نێوانمان خوایە هەر کەسێ حەزەکە نێوانمان تێک بچێ یا ربی خوایە هیدایەتی دەی ئەگەر هیدایەتی شوەر ناگرێ یا ربی خوایە لە کۆڵمانی کەیتەوە یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ربی خوایە ڕەحم بە هەموو لایەکمان بکەی ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی ئەوانیمان احتیاجیەکی و حەزەکە من دوعای خێری بۆ بکەم یا ربی خوایە ئەوەی لە ناو دڵیایەتی بۆی جێبەجێ بکەیت و خێری دینی و دنیای تێ بخەی بۆی آمین آمین والحمد لله رب